چینە لای بابەتێک کە پەیوەندی بە شوێنەوارەکانەوە هەیە قساکەین لەسەر گرنگی ئەم شوێنەوارانە لەسەر ئەوەی کە بە خۆشحاڵی و بە بەردەوامی خەریکە لە ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان شوێنی کۆن و شوێنەوار ئەدۆزرێتەوە لەم شوێنانەیە بە بەردەوامی کنە و پشکنین ئەکرێت لەلایەن تیمە پسپۆڕەکانەوە و ئێمە لە ئەم تەوەرە ئاشمانەوێت قسە بکەین لەسەرەوەی کە بەو شوێنەوارانەوە کە کۆن دۆزراوەتەوە ئەوانەی کە بە تازایی بە بەردەوامی خەریکە ئەدۆزرێتەوە چۆن پارێزگاریان لێ بکرێت چونکە بەداخۆ زۆربیان ئەبینین نە پاسەوانێکی بۆ دابین کراوە نە کامێرایەکی چاودێری هەیە هەندێک کەس ئەچێتە ئەوێ بەداخۆلانەی لای وابێ ئەڵێ ئەم چواردانە دیوارە ڕووخاوە یان ئەم بەردەلانەی بەهای چی بێ دەستەکات بە یادگاری نووسین لەسەری دەستەکات بە تێکدانی شوێنەکە قساکەین لەسەر کە بەڕاستی ئەمانە بەهایان تا چەندە چۆن ئەبێ پارێزگاریان لێ بکرێت و کاتێک باسی ئەم بابەتێ دێت لە زۆرێک لە وڵاتان سەرکۆتوانراوە وەکو سەرچاوەیەک بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیار سوود لەم شوێنەوارانە وەربگیرێت جا قساکەین لەسەرەوەی کە لە لای خۆمان تا چەند گرنگی دراوە بەوەی کە ئەم شوێنانە وەک شوێنی گەشتیاریان لێ بکرێت ئەبێ ئەمانە توانایان چۆن بێت بۆی کە شوێنێکی تایبەت بێت بۆی کە کامێرای چاودێری و هەموو ئەوانەی بۆ تەرتیب بکرێت و لە کۆتاییشە بکرێت سەرنجی گەشتیاری بۆ ڕابکێشێت لەسەر ئەم تەوەرە دوین بە میواندارەتی زۆر بەڕێز هاشم حەمە عەبدوڵڵا کە بەڕێزیان شوێنەوارناسن و بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانین کاک هاشم سڵاوە لێبێت زۆر زۆر بەخێر بیت بانی باش کاگاش زۆر زۆر بەخێر زۆر بەخێر و لەگەڵەوەی کە دەستخۆشیت لێکن لەبەر ئەوەی کە زۆر زۆر دڵسۆزانە لە مۆزەخانەی سلێمانی خەریکی بۆ پاراستنی ئەو پارچە ئاساوارانان لەوێ خزمەت ئەەکەی ماوەی چەند ساڵێکی زۆرە خزمەت یخوا هەر ئیشەڵڵا سەرکەوتوو بێت تەمەن درێژ بۆی کە خزمەتەکەی بەردەوامی هەبێ بابێنە سەرەوەی کە کاک هاشم ئێمە یەکەم جەربا لەمەوە دەست پێ بکەین شوێنەوارەکان لە لای خۆمان زۆر بە خۆشحاڵی و خەریکە کنە و پشکنینی باش و پسپۆڕانە و پرۆفشناڵی بۆ ئەنجامەدرێت پێم خۆشە باس لە ئەمە بکەیت ئەم شوێنەوارانەی ئێمە تا چەند هەڵدراوە لە ڕووی جیهانیەوە تەنانەت لە یونسکۆ ئەمانە ناویان تۆمار بکرێت زۆر سپاس بۆ ئێوە کەناڵی کورسات کە بەردەوام خەمخۆری ئەم تەوەرەی ئێمەیە کە شوێنەوار مۆزەخانەیە ڕاستیەکەی ئەکرێ بڵین لە دوای پرۆسی ئازادیەوە ژمارەیەکی زۆری تیمی ئەوروپی کە پسپۆڕن لە بواری شوێنەوارە کار لە کوردستان ناکەن پشکی شێرش بەر پارێزگای سلێمانی کەوتو بەر بەڕێوەبەرێتی شوێنەوار و کەلەپۆری سلێمانی کەوتووە طبعاً لەسەر قسەکەی جەنابەت ساحرخان ئەوەیە کە ئەو تیمانەکەیە نەئیرە ئیشەکە هەموو تیمی ناسرا و بەناوبانگن یعنی لەسەر زانکۆکانی لەسەر ئاستی ئەوروپا و ئەمریکا و یابان ناسراون کە ئەمانەیەن لە کوردستانە ئیش ئەەکەن بێگومان ئەبێ کە ئەگەڕێنەوە ئەبێ راپۆرتی ئەنجامی کنە و پشکنینی خۆیان بن بە بڵاوی کەنەوە لە شوێنەکان لە گۆڤارەکانی خۆیانە لە کۆڕ و کۆنفرانسەکانە باسی ئەەکەن لەمە ئەکرێ بڵێن ڕوویەکی تری مێژووی کۆنی کوردستان بە شێوازێکی زانستیانە هەڵەدرێتەوە ینی باسی ئەکرێ ینی زۆر دوو نەڕێن شوێنەواری بێسانسور کە چەندین بەنامەمان لەسەر کردووە ئەکرێ ئێستا لەوایە کە بخرێتە لیستی شوێنەوارەکانی جیهانەوە ینی کە ئەوەش خۆی لە خۆیان ئەکرێ بڵێن دەستکەوتێکی زۆر گرنگە ئێمە ئەگەر هەر ئەوە بێسانسور وەکو نمونەیەکی بچووک ئەی دەیان و سەدان گرد و ناوچەی شوێنەواری گرنگی ترمان هەیە ئەگەر ئێمە بین بە شێوازێکی زانستیانە کاری کنە و پشکنین لەو شوێنانە بکەین ئەنجامی کنە و پشکنینەکان سەنگی مەحەکە خۆتان زانم بۆی کە چی دەرئەکەوێ ئەو پاچانەی دەرئەکەوێ بەشێکی زۆرشی هەرمووی ئەوەی کە ئەدۆزرێتەوە یێتەوە مۆزەخانەکانی هەرێمی کوردستانی هیچی ناچێتە دەرەوەی هەرێم زۆرجە خەڵک گازندە و گلەی ئەوواکە ئەڵێ ئەو تیمە ئەوروپیانە کارڕۆن شتەکانە بن لەگەڵ خۆیانە بە هیچ شێوەیە گوانێ چکە یاسای شوێنەواری عێراق و هەرێمی کوردستان بە هیچ شێوە ڕێگەبوونە ئەم دەستکەوتانە بۆ ئێمە ئەنجامێکی زۆر تۆ باشی هەیە کارێکی وای کردووە کە بەشێکی ئەو پارچانێک کە لە ژێر گردەکانە و کە دەرئەهێندێ و کە یێتە مۆزەخانە لای ئێمە هەوڵەین نمایشی بکەین مەسە بڵێن راپۆرتی لەسەر بین زانیاری لەسەر بین لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە تیشک بخەینە سەر ئەو شوێنانە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە لە ڕووی زانستی شوێنەواریەوە بەڵام لە ڕووی گەشت و گوزاریەوە ئێمە تا ئێستا بەداخەوە نەمانتوانیوە بگەینە ئەو قۆناغی چۆن بە شێوازێکی زانستیانە گەشتیار ڕاکێشین بۆ ئەو شوێنانە چکە خۆتان نەزانن گەشتیار پێداویستی زۆری هەیە لەو شوێنانە لە
لە هاتوچۆیە لە پێداویستی شوێنی حەوانەوەیە لە ئەیتر ئەگەر چایخانی ناو بنین کافی ناوەنین ڕێستوران یا شوێنێک بێمانەوە بێتیە کە ئەوانت نەبوو ئێستا ئێمە هەرسێکمان بڵێن بۆ نمونە ئەڕێن بۆ شوێنێک کە تۆ نەڕێگاکە شارەزابی نەوەی لەوێ شوێنێکی لێ بێت تۆ لێ حەسەیتەوە نەزانیاریەکە بێ نە کەسێکە بێ ڕێبەری بکات لەوێ کە زانیاری و باتێ لەسەر شوێنەکە ئیتر ئەچی توێتەوە هیچ سوودێکش وەرناگرێت. باشە کاک هاشم کاتێ باسی شوێنەوار ئەکرێت یەکەم بابەت و یەکەم خاڵی گرنگەوەی خودی شوێنەوارەکە بپارێزیت دواتر سەرنجی گەشتیاری بۆ ڕاکێشیت. ئێمە هەر لە ئەو شوێنەوارانەی کە جەنابەت ئاگاداربی توانراوە پارێزگاریان لێ بکرێت ئەو مەرجانێک کە پێویستە بۆیان دابین بکرێت. پێشتر باسی شتێکت کردکەوتە بێ کامێرەیە پاسەوانی لێ بێ ئەو شوێنانە بەشێکی زۆری گردەکانیان بڵێ لە سنووری گوندەکانە لە هەنێ شوێنە پاسەوانمان هەیە. سپاس بخوا خەڵکش تا ئاسێکی باش وشیارە کە زۆر جار یان دەزرێژی هەیە ناڵێ نییە بەس بە شێوازێکی زۆر کەمە زۆر نییە بەس زانانی کامێری چاودێری پێدای ئەو تەکنەلۆژیایەکە لەوەچێ زۆر ئەرک و کولفەیەکی زۆر کەوێت لەسەر حکوومەتی هەرێم کە ئێسێمە ناتوانین بەڕاستی هەزاران گردی شوێنەواریمان هەیە ناکرێت بۆ هەموو هەزارها کامێرە دابرێ و کێشێکی گەورێ بەڕاستی بەڵام ئەو شوێنانە تا ئێستا بڵین تا حدێک پارێزراوە بەڵام هەنێ شوێنشمان هەیە نمونەیەکمان هەیە کە بەداخەوە من لەوە چێ لە کەم ئەزمموی هەمومانە نەخشەکەی قسقاپانمان هەیە کە پێژەیەکمان بۆ دروست کرد بۆی خەڵک بچێت سێریکە بەداخەوە خەڵک ئەوە نەچوو نووسینی لەسەر نووسی کە کارەساتێکی زۆر گەورەیە بەڕاستی ئاخر هەنگاوی ئێمە ئەوەیە کە بە پەرژینێک دامان پۆشیوە ئێستا یعنی سە خەڵک ناتوانێت بچێتە ناو نەخشەکەەوە بۆ لەبەرەوەی ئەو شوێنە یەک حرەسی هەیە پاسەوان هەیە پاسەوانش خۆ ناکرێت تۆ 24 سەعات هەموو ڕۆژێک لەوێ بیت ئەکرێت ئەو شوێنە ئێستا بۆ قۆناغێکی دوای ئەمە بیلەوەکەینەوە ینی پلانێ دانێن بدرێتە ئەوەی کە وەکو بکرێتە شوێنێکی گەشتیاری ئەو پێژەیە لا ببرێت چکە پێژەکە دیمەنی شوێنەکەی ناشین کردەوە پێژێکی ئاسن ئەگەر جەنابتان چون بینیتان کوتلەیەکی ئاسنی گەورە بە شاخێکەوە دیارە هیچ هینێکی نیە ئەکرێت بە شێوازێکی تر خەڵک بچێت سێری نەخشەکە بکات و تۆ ئەگەر لەوێ چاخانێکی لێ بێ شوێنێکی مانەوەی لێ بێ ڕێستورانتی لێ بێ مەسەن تۆ خاڵێکی زۆر گرنگەیە کاکاشم ینی هەمیشە مەکە باسی شوێنەوارەکانەکەین ئەمە بەشێکە لە مێژووی ئێمە یعنی ئەو تیمانەشی کە لە وڵاتانی ئەوروپاوەیەن ئەوان بەس کاریان ئاشکراکردنی مێژووی ئەم شوێنەوارەیە و هیچ کاتێک بۆیان نیە وەکو خۆش ئاماژە و پێ بەشێکی بچووکیشی بەرنە وڵاتی خۆیان چکە مافیانێت چکە موچی ئێمە و موچی ئەوان نییە بەڵام دوجار کامانیان بۆیە ماشرا کرد ئەرچی ئێمەیە یعنی ئیتر هەر هەمومان بەرپرسیاری تر لە حکوومەت و هەتاوکو هاوڵاتیانش کە پارێزگای لەکەین کە ئەمە پیشانی خەڵک بین پیشانی گەشتیارەکانی بەس بەداخەوە باسی کۆمەڵە شوێنەوارەکەین ینی ئەمەنە شێوازی کان شێواندووە ینی خۆت دڵت پێسووتێت بەڵام ئەوەی کە گرنگە مۆزەخانەکانن ئەگەر باسێکی مۆزەخان وەکو بەڕێزتان بەڕێوبەری ئەوێن ینی بە نمونێک بێنینەوە کە لەوانەیە ئەوان مێژوویەکی دروجێشیان بەڵام لە ڕووی ئابوووریەوە چەند سوودیان لێوەرگرتو وڵاتی فەڕەنسا چیتە مۆزەخانەی لۆڤەرۆ ینی بڕۆ خەڵک ڕێزی کردووە ینی بە بەڕەپارەیەکی زۆرە چیتە ژوورۆ ینی وێنەیەکی مۆنالیزایە بێت دەمەتر دوورە لە تۆ بەس لێوە شەو بۆ تێ سێریکە یاخود وێنەیەکی لەگەڵا بگری بۆ ئێمە نەماتوانی و ئاسەوارەکانمان بە نرخ بکەین ینی بە شێوەیەک بە نرخی بکەین کە کەشتیار بەلای خۆیان ڕابکێشێ و ئەمە ئەرکی زیاتری کێشە ڕاست بێ ئەرکی ئێمەیە ئەرکی حکوومەتە ئەرکی شوێنەوار بەڕێوەبەرێتیەکانی شوێنەوارە لە کوردستان بۆ نەمانتوانیەوە بیکەین ئێشتا ئێمە لە قۆناغی مانەوە و پاراستنی شوێنەکانین یعنی ئەمانەوە هێشتا یان کوچۆمڵێن نەگەشوێنیتەوە ئاستەی کە بەشێکی زۆری خۆمان هێشتا شوێنوارە مێژی خۆمان نازانین بەداخەوە یعنی ئایا چەند توێژینەوەمان کردووە لەسەر ناوچە شوێنەوارەکانی خۆمان لەسەر مێژووی کۆنی کوردستان ئێکە ئێمە ئەوە نەزانین زەحمەتە زۆر جاتۆ بێ باسی شتێک بکەیت کە خۆتی چی لێ نازانی بەڕاستی یعنی زۆر قورسە بۆیە بەداخەوە ئێستا ئێمە لە قۆناغی ئەوەین کە تەنها شوێنەوارەکانمان ئەپارێزین بیپارێزین باشترە لە قۆناغی دوای ئەوەیە کە دوای ئەوەی چەندان مەسەڵێن ئەم جیلە نوێیانەی کە پێ ئەگەن کە پسپۆڕی وەرەگرن لە بواری کە خوێننی باڵاتەوەکەن لە بوارەکانی شوێنوار و مۆزەخانە ئەمانە سوودێکی زۆر باشیان ئەوێت من دڵنیام لە داهاتووە سوودێکی زۆر باشیانە بێ بۆ کوردستان
هەر نمونەکە بێنمەوە سەر مۆزەخان و یاخود نەخشەکەی قسقاپانیا دەربەنی گاور ئەگەر ئەمانە ئێمە چەندین ئێستا ئەگەر ئەو شوێنانە بدرێتە کەرتێکی تایبەت کە کۆمپانیایەک بێناوێنین کەرتی تایبەت ڕێکخراو بێت ئەو شوێنە چەندین شوێنەوە ناسمان هەیە تا ئێستا دانەمەزراوە یعنی تۆ هەلی کاریان بووە ڕەخسێنی ئەگەر بێت لەوێ گروپی گەشتیاری ناوخۆیی بێ دەرەوە بێن سەردانی ئەو شوێنەکەن چەند کەس بێت لەوێ وەکو ڕێبەر بۆیان باسکات بۆیان شەرحکە ئەزای ئەمانە چەند هەلی کار یا مەسە بڵێن زانیاری نوێ ئەبەخشێ ئێمە زۆر جار من ڕوبەڕووی ئەوە گەنجێکیە بۆ لام پەیوەندیم پێوەکەڵا زانیاریم ئەوێ لەسەر شوێنەوارێک ئێ بۆ لای کەسێک ئەگە تۆ ئەگەر نووسین و توێژینەوە هەبێ لەسەر ئەمانە بڵاو کرابێتەوە بۆیە بۆ لای کەسێک زانیاری وەرگێ بۆ لە ڕێ ئەم تەکنۆلۆژیا لە وەبسایتەکان ئەوەری ناگرێت بۆ دانیشینە ئەنجا ئەو زانیارانی کە هەشە ئەگەر جارێکی تر بڕاتان بێ ئەو زۆر گرنگە بە کوردی بنووسرێتەوە بە مێژووی کوردانە بنووسرێتەوە چکە زۆر جار ئەوانی کە لەسەر مێژووی ئێمەش نووسراوەتەوە قەدرێکی گەوریان لە ئێمە کردووە زۆر بە ناحەقی نووسراوەتەوە هەنێکی کە مێژوەکان هەڵی زۆر گەورەی تایە کە ئەو زانیاریانی کە هەیە تۆر ئەمانە جارێکی کە ڕاستکەرە بۆیە منوتم ئێستا لە ئێسامە لە قۆناغێوان کە تەنها ئەتوانین ئەو شوێنانە بپارێزین تاکە شوێنش کە هەمانە مۆزەخانەکانە کە بەڕاستی خەڵک ئەتوانێت بە ئارامی بتوانێت سەردانی بکات و بەرەوەی نزیکە کێشەی هاتوچی بۆ دروست نابێ وەکلەوەی بڕا بۆ شوێنێکی دوور ئەو بکە مۆزەخانەکان سواز بخوا باشن لە ئاستی هەرێمی کوردستان و ئەگەر ئاگادار بن لەم ساڵی ڕابردووە زۆرترین ژمارەی سەردانیکەران سەردانی مۆزەخانی سلێمانی کردووە کە ئاستێکی پێوانی بۆ تا ئێستا هیچ ساڵێک بەقە ساڵی 2022 کە سەردانی مۆزەخانی نەکردووە ینی زۆرترین ژمارەمان 2014 بوو تقریبا نزیکەی 12,000 کەس هاتبوو بەڵام بەس 22 ساڵی 22 بڵێن ساڵی پار تقریبا 24,000 کەس هاتووانی دوو ئەوەنەیە کە لەسا بەشێکی زۆرشی خوێنکاری قوتابخانەکانی بنەڕەتین کە وەکو سیستێمێکی پەروەردەی سلێمانی بەسپاسەوە کردێتی بە بەنامە بێ هەموو قوتابخانەکان بێن سەردانی کاگاشم شوێن کاریگەری نییە لەسەر ئەوەی کە سەردانی کرد زیاتر بیانی بۆ نمونە ئەو ئاسەوارانەی کە هەمانە پارێزراون ئەگەر بینایەکی تایبەت هەبێ بۆ نموناڵێمە دەستگایەکەی تر چۆنەڵی بۆ نمونە ئەو گەشتیارانە بە پاسی تایبەت کۆمپانیەکانیان هێنن ڕۆژێکیش دابینکەن ئەچون بۆ مۆزەخانە لێ سێری ئاسەوارەکانی مە بکەن کەواتە شوێن کاریگەریەکە شوێنەکە گەورەتر بێ تۆ بتوانی بە شێوەیەکی فراوانتر و بتوانی زانیاری زیاتر لەسەر بابەتەکان و بتوانی کەسی تایبەت هەبێ لەوێ کە زانیاری زیاتر با چونکە بەدەر لە گەشتیاری خۆت ئاماژە و پیازانکۆ و پەیمانگاکانیش بەڕاستی پێویستیان بەوەیەکە کۆمەڵێ زانیاریدان دەستکەوێت لەسەر ئەو ئاسەوارانەی کە تایبەتە بە مێژووی ئێمە خۆی ئەگە بێتە سەر ئەوە باسی کە بەڕاستیەکە ئێمە لەو حاڵەتیان کە زۆر جان نازانین چۆن مامەڵە لەگەڵ ئەمە ئەمۆزای ئێستەمانە بکەین ئەوەی کە گرنگە بەلامانەوە بڕاتان بێت تا ئێستا ئێمەوەی کە بتوانین تەنها جارێ لە مۆزەخانەکانمانە بیپارێزین لە ڕووی پارچەکەوە پاراستن ئەوە نا لە بەردۆخی ئەمنی چۆن پارچەکەوکو خۆی سەلامەت بمێنێتەوە چکە تۆ ئەو پارچەیە هەزاران ساڵە لە شوێنێکە لە ژێ گردێکە لە شوێنێکە توی هێنیتە دەرەوە لە ناو مۆزەخانە دایانی کەشوهەوایکی لەباری نەبێت هەڵەوەری یا ئەڕزێت یا تێکەچی یا ژەنگەکە یعنی ئەوانش کێشێکی گەورەیە بۆ ئێمە ئێستا لە مۆزەخانە ئەنجا تۆوەرە جارێ ئەو قۆناغەمان تێپەڕێنە ئەنجا دوای ئەوەرە باسی ئەوەکە کە چۆن ئەم گروپە گەشتیارانی کەن ئێستا من زۆر جار هەر لە مۆزەخانی سلێمانی لەبەرەوەی لە شاڕی شەقامی سالمە زۆربەی گەشتیارەکان ئوتێلەکان پاسەکانیان لای مۆزەخانە دانێن ینی ئێمە شوێنمانی ئۆتۆمبیلەکانی کارمەندەکانی خۆمان بۆسێ بۆ نمونە کە گەورەترین کێشەیە زۆر جار ڕوبەڕوومانە بێتەوە ئەی باشە ئەو گەشتیارانی کە یەنە ئەوێ یەنە شوێنە مەسە بڵێن ئەچنە مۆڵەکان ئەچنە شوێنە گەشتیارەکان ئەی پاسەکەت لای ئێمە ڕائەگری خۆڵ و پیسەکەی کاتە باخەکەی منەوە مۆزەخانەوە بەس نایە سەردانێکی مۆزەخانە بکە ئایا ئەمە هیچ هەماهەنگیەک لە نێوان ئەو کۆمپانیانەی کە گەشت و گوزارەکان هێنن ئەگەر بێن ئەوانە بێن بۆ سەردانێکی مۆزەخانەکان ئەگەر بە سیستەمێک حکومەتی هەرێم بن مۆزەخانەکان کا بەوەی کە بلیتی هاتنە ژوورەوەی هەبێ ئەو پارەیەش بۆ خزمەتی مۆزەخانەکە خۆی بێ یعنی ئەزای چەند ئەوکوچۆن بێتە خۆژیان یعنی ئێسێمە گەر باسیۆم کرد 24,000 کەس هاتوو ئەگەر یەکی بۆ نمونە
1000 دینارمان لێ وەرگرت تا چەندمان پارە دەسەکەوت لە کاتێک ئەمە لەوە چ زۆربەی مۆزەخانەکان و موسساتەکان ئەوەیە کە پێداویستی زۆر سادەی هەیە کە ناتوانێت دابینی کە لە گڵۆپۆ بیگرێت تاکو پاکردنەوەی شوێنەکان یانی باشە کاشم هیچ لە ئێستاە بیرۆکێک نییە بۆی کە شوێنێکی گەورەتر ئستانداردتر دابین بکرێت بۆ مۆزەخانەی سلێمانی خۆی ڕاستەکەی ئێمە خەونی زۆر گەورەمان هەیە و بەسەر چەندەکەینەوەوانە هەر تا ئەسەر خەونە ئەگەر بەداخەوە بڵێم زۆر هەوڵمان ناو شوێنی زۆر باشمان دەستکەوێت لە ئێستا بیرۆکەیەکەیە قسەکراوە لەگەڵ لایەنی بەرپرس و کەسانی خەمخۆر و دڵسۆز لە سلێمانی بە تایبەتی کە بەشێک لە کارگەی جگەرە لە پێشەوە بیناکەی پێشەوەی بکرێت بە مۆزەخانە ئەوە بۆ ئێمە بەڕاستی هەم لە کێشەی شوێن هەم لە کێشەی وەستانی ئۆتۆمبیلی هاوڵاتیان هەم شوێنەکەشی شارڕی سنتەری شارە بەڕاستی خەڵکەتوانی بە ئاسانی سەردانیکە ئێسێ هەرسێکمان بەڕێزتان ئەگە بێن بۆ مۆزەخانی سلێمانی لەکوێ سیارەکانتان ڕاگرن هەر ناتوانانی بۆستی هەر ترافیکە بەڵێ ناتوانانی بۆستی شوێنێکی وەستانی ئۆتۆمبیل نییە شوێنێک نیە کاربندەکان ئۆتۆمبیلەکانی خۆیان لێ ڕاگرن من خۆم کە زۆرجار بڕۆم بۆ مۆزەخانە ئەبێ سێ کۆڵان خواردتر بە دەرگای ماڵێک بگرم تا چم سیارەکەم ڕاگەین ناکری ئاها بەڕاستی بۆیە باسی شوێنم کرد شوێن زۆر کاری زۆر کاریگەرە ئەنجا ئێستا لەسەر شوێن کە بەڕێزی باس کەسە قسقاپان کێشەی ئەومان نییە کە پارکێکی باشی بۆ دروست کراوە سپاسەوە ڕێگاوبان و گەشت و گوزاریشێکی باشیان کردو لێ بەڵام مۆزەخانەکان بەڕاستی کێشەیە یعنی خەڵک ناتوانێت بێت ئەنجا کە بەڕێزێت یەیتە مۆزەخانە یەیت ئەگەڕێیت ئەگەر تۆ حەزەکەی بێ قاوەی بخۆیتەوە وانە یا لەگەڵ خۆتا شتێک بکریتەوە یادەوەریەک پێشکەشی میوانەکەتیکەی نەمانتوانی ئەو ئیشانە بکەین هەمووی بیرۆکەکان هەیە بڕاتان بێت بەڵام بۆ نەمان کردووە خۆتان زانن کێشەی دارایی گەورەترین کێشەیە کە ئێستا ناتوانین ینی ئەوە بکەین ینی وەکو چۆن ئەڵێن ئاها کە لە بچەکراین دەستمان بەسراوە بۆ ناین وای لێ بکەین کە مەسەلەن وەکو شوێنەکانی تر بڕاتان بێت لەوە بەڕێستان سەردانی زۆربەی مۆزەخانەکانتان خۆی نەریتێک کە چیتە هەر شارێک ئەوێ بچی سەردانی مۆزەخانەکەیکەی لە زۆربەی وڵاتان ئێکەیەنە مۆزەخانەکەی سلێمانی یا هەولێر یا دهۆک ئەڕوات ویەتەوە هیچ نەئەتوانێت پارچەیەک نمونەی پارچەیەک بکڕێت بۆ نمونە کۆپی کراوێکی لەگەڵ خۆیان بباتەوە بیفرۆشێ ئێمە بۆ نەتوانین ئەوە بکەین هەم دەهاتێکی باش پێیاکەین هەم هەلی کار زۆرە ڕخسێنین بۆ خەڵک لەوەی کە دروستیەکە لەوەی کە ئیفرۆشێ تیشێرتێکە ئایڵە سلێمانی خۆشەوێ پەیکەری کەسە ناودارەکانمان مەسەلەن بڵێن ئێمە میلەکەی پاشا ئەدیسنمان هەیە بەسەم بڵێن نەخشەکەی قسقاپانمان هێتوان بە کورتکراوی بە بچووکی لە مادەی بۆرە کوشت دروستیکەین مەسە کوپێکی وەکۆی لای بەڕێستانیا لەوەی لای من شتێکی جوانی لەسەر بنووسێ بتوانێت بەیەکێک چەند جوانە ئەم شتانە دروست کرێت و لەوێ بڕاتان بێت لە زۆربەی مۆزەخانانەی کە ئێمە بە حکم ئیشەکەمان چوین وایان لێ کردووە کە تۆ یەیتە دەرەوە یا ئەچیتە ژوور ئەبێ بۆ بڕۆی کە تۆ بێ شتێ بکڕێ ئیتر ئایا لە پەرتووکە کتێبە لە تیشێرتە لە شتێکە بازارێکیان دروست کردو کافەیەکش لە تەنیشتێتی تۆ هەز بە ئارامیەکەی ئاسوودەیی ئەەکەی کەواتاستی ئەوەش پێویستی بە هەماهەنگی هەیە بۆ نمونە تۆ هەر ئەوە نیە تۆ مۆزەخانەیەکدانی پێویستە خزمەت گوزارەکانی شەبێت لە ڕێگەیم خزمەت گوزاریانەوە ئەتوانی تۆ داهاتش بەدەست بێنی تو وە لە ڕووی ئابووریشەوە سوودی لێ بینیان گوزار زۆر پێیوەستە بە شوێنەوەرەوە بابەتی کە هەیە زۆر گرنگە من حەزم کرد لەسەرم بابەتە قسە بکەین کە بەڕێ ساینسا خۆشتان خوێندکاری دکتۆران ئەو تیمانیانی کە هێنە ئێرە زۆربەی کاتۆ هەمویانە بینیت تا چەند توانیمانە سوودیان لێوەربگرین تا چەند توانیوانە کادری باش پەروەردە بکەن و توانای مرۆیی ناوخۆی خۆمان لە ئێستایا چۆنە کەسانی پسپۆرمان بەپی پێویست هەیە کە بتوانێت لە بواری شوێنەوارە کار بکات و بتوانن لە پشکنینەکانە ئیتر بەشێکی توانای خۆمان بەکاربێنین بتوانین کار لەسەر توانای مرۆیەکانی خۆمان بکەین هەیە کاکاشم بادام بەرکەوتنەکانی تۆزی وەڵاهی ئەکرێ بڵێن بۆ بڵێ من خوێنکاری ماستەرم ئیشەڵا بۆ دکتۆراکە ئەوەی کە گرنگە زۆر بە خۆشحاڵیەوە ئەڵێم ئێستا لە هەرێمی کوردستان و لە شوێنەواری سلێمانی بە تایبەتی کۆمەڵێک گەنجی توانای لێهاتوومان بۆ کە پسپۆڕێکی زۆر باشیان هەیە زۆر جار ئەو تیمە ئەوروپیانە کە هەنێ جار کەیەنەوە پێویستیان بۆ نییە کە کەسێک لە دەرەوە بێنن ئیشکات ئەتوانن ئیسیعانە بەوانی ئێمە بکەن مەسە بڵێن پارچێکیان دەسەکەوێت جاران نەچوونیکییانە هێنا ئەگە بڵێن
خوان کۆڵێ خوانەڵە کۆڵە پارەما خەرجە کرد لە بلیتی تیارە و لەمانە و لە پارەی پۆکێتمەنی بۆ ئەو کەسە کە بێ لێرە ئیشکە ئێستا ئەوان لە کۆڵ بۆتەوە کادرەکانی خۆمان لە شوێنەواری سلێمانی ئەوان هەیە ئەجا ئەتوانن مەسە بڵێن ئیشکەن لەگەڵیانە بڕواتان هەبێ ئێستا بەو ستافی کە ئێستا ئێمە هەمانە ئەگەر بودجەیەکی باش لەبەر دەستمانە هەبێ ئاستی کنە و پشکنین و نەتائیجەکانی ئێمە دوو هێندەی ئەوانە بێ کە ئەبێت لە ڕووی زانستی لە ڕووی شوێنەواری چونکە ئەوان کەیەن بەداخەوە تەنها ماوەی مانگێک مۆڵەتیان هەیە کە لە مانگی بڵێن لە پاییزایەن زۆر جار لەبەرەوەی کە لە زانکۆکانی خۆیان پشووی فەرمیانە ئەو کاتەیەم بۆ ئێرە یعنی لە ماوەی مانگێک کە ئەو هەموو نەتائیجیان دەست ئەکەوێ داوەرە تۆ ئەم هەموو وزە و توانایی گەنجانی خۆمان هەیە لە کوردستان لە شوێنەوار لە پسپۆڕەکان وەرە ئەوانە بیخەرەگەڕ بۆ پارە زۆرش ناکە سەرفەکرێ بۆ ئەوان هەچە خوان ئەوان بخوان پاری خوانێن ئێمە نییە بە هیچ شێوەیەک ئێمە تەنها لەسەرمانە گردەکەیان نییە ئەوان خۆیان کنە و پشکنی نەکەن کۆڵێک پارەی باش ئەخەنە ئەو دێەوە ئیتر لە کرێکار و لە خواردن و لە هاتوو چۆ و لەمانەوە ینی خانومان هەیە لە گوندی وا هەیە شەی بە مانگی بە 500 دلاری گرم بە کرێکە لە شارە خانووکە هەرزانترە بەکرێ بۆ بەرەوەی ئەو دە12 کەسێنێت لەو خانووە ئەمێنێتەوە ئەو کەسە ماڵەکە پاسەوانەکەمان ماڵەکەی خۆی بۆ چۆڵەکە خانووکەی خۆی ئەیاتێ ینی ئەوە شەلێکی باشە بەڵام تۆوەرە ئەمانە حکوومەتی هەرێم بودجەیەکی باش ساڵانە بۆ ئەو شوێنانی ئێمە دانێت بڕاتە بێ مثلەن من نمونەیەکی بەسیتی بۆ نمولەوە چه شوێنەوارێکە بێ زانیاریتان کەم بێ لەسەری دێکۆن ئەو تا لە لای چێشخانەی داوایە لەسەر چنار کە پڕیتەوە لە پردەکە یوتێرنێکەیە ئەچی بۆ مەطعەم داوە وانە لێ گردێکی شوێنەواری بچووکمان هەیە بڕواتان هەبێ کۆمەڵێک خوێنکار لەگەڵ چەند مامۆسایەکی دڵسۆزی بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی کنە پشکنینیان تیا کردووە ئەنجامی ئەمەنە گەورەی تێدایە کە تەسەوری ناکەی لەو شوێنەوارە بچووکەیە ئەم هەموو زانیاری و معلوماتە گرنگە هەبێ کە هیچ پارێکی تێ نەچۆ بۆ خوێنکارەکان ئێدەتۆوەرە ئەگەر بڕێ پارەی کەم بۆ کرێکار مەسەن بڕم بۆ شوێنەوە ناسەکان بە بڕێکی کەمتر بەس کرێکارش پاری ئەوێت چکە تۆ کرێکار ئیشی پێەکەی تۆرە ئەمانە هەمووی خەرە گەڕ بزانە چ پارێکی چۆن ئێمە بتوانین ئەو پارێمان دەستکەوێ ئەوەش خۆی ئەوەش هەتا بیرشمان لەوە کردوێتەوە مەسە ئەم کۆمپانیانی کەیەن ئەم بوو پرۆژانی لە کوردستانە ئەکرێت ئەگەر بەشێکی پشکەکەیان یاخود ئێستا مەسەم لە ئەم کۆمپانیانی کە چیمەنتۆ بەرەمەهێنن ئامانەی پەیوەندیەکان دروستەکەن وەکو ئاسسیێڵە کۆڕەکە ئەنتەرنێتەکانە وەرە بەشێکی پشکەکەیان ڕێژێکی کەمی بە بەو بەڕێوەبەرێتیانە ئەگەر ئێمە نسبێکی کەمان دەستکەوێت لەوە بڕواتانە بێتوانین کۆمەڵێ ینی ئینتاجی زۆر باشمانە بێ من زۆر جاو نمونانم باس کردو بۆیان بەڵام هێشتا ئێمە ماومانە لە بەرەوەی ئەمە بێ خەڵکەکە ینی ئەوانەی کە لە پۆستیان ئەو هەز بە هوشیارەتە زیاتر بکەن لە مۆزەخانەیەک لە ئەمریکا کلیڤلاندی ناوە چۆن توانی دەهاتێکی باشی دەستکەوێ تەنها هاوت ڕێژەی لە 100 باجی سەر جگەرەی کەیەتە ئەو شارەوە دانابوو ئەو مۆزەخانەیە ئێستا باشترین مۆزەخانەیە کە ئەتوانن ئەڵێ ئەو هۆڵەی کە ئەگە بیانێ بۆنەیەکی تیابکەن ئاهەنگی ڕام بێ شتێک بێت ئەبێ ساڵی پێش ئەو تۆ حجزیکەی ئەو نەتەڵەبی لەسەر زۆرە بەس تەنها خەڵک چێ لە مۆزەخانەکەیە ئاهەنگ بگێڕێ بۆی و خوشانازێکەڵێ من لە مۆزەخانە حەفرەم کردووە باشە بۆ ئێمە نین ئەمانە بکەین بۆ ئەگەر بەڕاستی ئەوها بم بارودۆخی ئێستا بڕۆین و چاوەڕێکەین بودجەمان بۆ بێت ئەوە خۆتانزان لەم قەیرانەوە لە 2012 تا ئێستا بودجێکی وە هیچ لە بەڕێوەبەرێتەکان ئەو چاوەڕێکردنەش بەڕاستی ئەو وزە و توانای گەنجانەی کە هەمانەیانی ئێمەی کە هەمین نتوانین خزمەتی بکەین ئەی چاوەڕێکی بکەین بەداخ ئەوانش کە هەیە زەرری پێ بگات چون ناکرێت لە ئاستی پێویستە خزمەت بکرێت بەو شوێنەوارانە ئێستا جەنابەت هەر لە بینی قسەکانتە ئاماژەت بکرد هەر لە ناو شاری سلێمانیا ئێوە توانیتانن ناوچێکی شوێنەواری بدۆزنەوە یەک دنیا لەم ناوچە جوازە جوانانە هەیە کە هەندێکیشان هەر تۆ ئەتوانیت بچیت سەیران کەی لە ناوچەکە دواتر بچی بە تایبەت ئەو شوێنە ببینی کاک هاشم لا دوایە
ئێمە باسی گەشتیار ئەکەن نەک هەر گەشتیاری بیانی بۆ ئەوانش کە لە ناو خۆیان چۆن بتوانین ئاشنایان بکەین لەوانێ هەندێک لە شوێنەکان هەیە تۆ ناوی ئەبێ ئەڵێت بۆ لە کوردستان شوێنی واشمان هەیە چۆن بکرێت خەڵک لەگەڵ ئەم شوێنانەیە ئاشنا بکرێت خۆی ئەگە بینە سەرەوەی تۆ بڵێ چۆن ئاشتیان کەینەوە ئەوە جوانتریش ئەو قسەکە چۆن ئاشتیان بکرێت بۆ مۆزەخانی سلێمانی نمونە ئەهێنمەوە لە هەشتاکانەوە داخرا تا ساڵی 2000 یاین 20 ساڵ مۆزەخانە داخرا جیلێکی زۆری خەڵکی شاری سلێمانی کە هات دەرگای ئەبینی دیواری مۆزەخانە دەرگای مۆزەخانە داخراوە بەردەوام وانە ڕاستی ئێستا کراوە لە دوای 2000 کراوەتەوە باشە بەڵام کرانەوەیەکی چەند ڕۆژی 3 ساعت 4 ساعت لە ڕۆژێکە کە زۆر زۆر کەمە ڕۆژانی پشووی فەرمیش ئێوە داوامتان نییە ئەزێن چۆن مەسە بڵێن بەڕێزت تۆ ئێستا لە کاری وانە دوانیۆڕوان لەوە چ مەجالێت بڕۆی بۆ زۆر شوێن وانە تۆی سێکی دەرگای مۆزەخانەکان داخراوە خەڵک ئەی بۆ کوێ بڕوە ینی خەتاکە ئەبێ ئێمەین وای لێ بکەین کە لە دوای دەوامی ڕسمی شوێنەکان هەبێ کارەبا هەبێت ئێمە بەڕاستیەکەی ئەمەنە پێداویستەکان زۆرن ئەو نەکەم و کوڕەکان زۆرن بۆ ئەوی دابینکردنی ئەوەی کە خەڵک بێ سەردانیکە هەر وەکو باسمان کرد لە پارکی ئۆتۆمبیلەوە بیگرا لەوەی کە دەوامی کە مەسێمە زۆر جا من پەیوەندیم پێوەکرێ میوانی تایبەتی کە سەردانی شاری سلێمانیەکە لەبەر پرسەکان لەوەی پۆستێکی زۆر گەورەی هەیە لە ڕۆژانی پشووەڵە وەڵا ئەمانەی بێن سەردانی مۆزەخانەکەین بڕواتان بێ بۆ من ئەبێ دەستم لەسەر دڵما یا مەسە کارمەندەکان ئەبێ خوایە کارەبا هەیە نەخۆڵان نییە ئەی مۆلیدە گازی تیایە نەوەڵا گازی تیانە ناچار بیانوە کە دۆزمەوە ئەڵم وەڵاهی داوای لێبوردنەکەم بۆ لەبەرەوەی تو ئەبێ ئەو شوێنانە بەردەوام کارەبای بەردەوامی هەبێ باش نییە لەبەر گەرمی و ساردی و کەشەکەی کە خۆش ئەگەر من باش پرسی باسیم کە گرنگە پارچەکە خۆی چۆن بپارێزین داروازمان لەوە شوێنە هەر بۆ ڕووناکی شوێنەکە کە میوانێک بێت سەردانی مۆزەخانەکە ئەمانە هەمووی یعنی بڕواتان هەبێ ئەمەنێک وەکو چۆمەگە بێنە سەر ئەوەی کێشەکان ئەوەنە زۆرن چارەسەرشەیە جا پێشنیاری زۆر جوانشت لە لابوو هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان گوێ لەو پێشنیارانە بگرن بەڵام ئەگە بە کورتی پێم بڵێ من پرسیارەکە بۆیە باسی ئاشنابوونم کرد لەگەڵ ناوچە گەشتیارێک شوێنەواریەکانە لەبەرەوەی کە ئێمە هەندێک لە بەڕێبەرایەتیەکان کاچین کۆمەڵک تابلۆیان هەڵواسیوە وێنەی شوێنە گەشتیاریەکان شوێنەوارە گەشتیارەکانە تۆ ئەیبینیت بەڕاستی چێژی لێبینی هەندێک جار هەیە ئەڵێ با ئەم شوێنە بچم مەبستم ئەمە گوێی ئەو کەسە خەیاڵی ئەو کەسە لەگەڵ ئەو بابەتەیە هەم ئاشنا ئەکا هەم ئاشتیشی ئەکاتەوە ئەم هەنگاوە چه هەنگاوێکی تر چ کارێکی تر ئەکرێت لەم چەشنە ئەنجام بدرێت لە ئێستا ئەکرێت ئەو ئیشانە بکرانی ئەوە قورس ناوێ بڕواتان بێ مەسا من با نمونەیەکی تری شاری سلێمانی باسکەم بورم چکە با سلێمانیەکەین سەرای سلێمانیمانێ بۆ تا ئێستا نەمانتوانێت سوودی لێوەرگرینەوە تەوزیفیکەین یان بۆ هەروە بۆ شێوە بە چۆڵی بهێڕێتەوە بۆ چەند بڕاتان بێت چەندین جار داوامان کردووە لە پارێزگا و لە وەزارەت کە بە ڕسمی بدرێتەوە بە بەڕێوەتی شوێنەواری سلێمانی یعنی ئێمە بتوانین ئیشی تیا بکەین ئێمە بتوانین ئیتر بە هەر شێوەیەک بێ نۆژەنی بکەینەوە بیکەین بە مۆزەخانەیەکی مێژووی شاری سلێمانی بێ چکە سنتەری شارە خەڵک پێویستی بە ئۆتۆمبیلش نابێ و کاتە هەمومان بە پێ ئەڕوین بەوێ ئەڕوین سەردانێکی ئەەکەی دووەرە بەڕێ بڕێک پارەی کەمی دیاری کراو ئەو پارەی تەرخانکەرەوە بۆ شوێنەکەی خۆی وە لەو پارێ داهاتت زۆرتر ئەبێت تۆتوانی کۆمەڵی گەنجی زیاتر بخەیتەوە ئیش یعنی یەک دنیا ئیش ئەکرێت ئەوانەیە ئێمە بۆ ئاشکردنەوەکە باسکەین بۆ نین ئێمە لە ڕۆژانی پشوو لە دوای دەوامی ڕسمی مۆزەخانەکان کراوە بێ شوێنەکان کراوە بێ بۆی خەڵک بێت جگەلەوە تۆ بۆ دەستکراوەمانکەن یاین تۆزێ کە بتوانین کافەیەکی تیابێ بتوانین ئەو کافەیە هەر ئەوانی گەنجەکانی سەهۆڵەکە بڕاتان بێت چەندین هاتوون وەلام کاکە ڕێگەمان بن ئەلە و شوێنی حوشەیەکی بچووکتان هەیە ئێمە قاوەخانەیەک دائەنین بڕێ پارەشین بە دائیرە بە بەڕێوەبەرەتی مۆزەخانە ئێتۆرە یان کۆمەڵێک ئاسانکاری هەیە ئێمە کو چۆن بڵێن ئەوها کە لە بچە کراوین ئەمە لەبەر بچووکی شوێنەکە ئێوە ناتوانن ئەم کارە ئەنجام بڵێن ئێستنا ئەمەسە بڵێن لە دەروی پێشەوەی بێتە مۆزەخانە شوێنێکی بچووکمانەی خەڵکە توانێت بێت ئەگە بۆ نمونەوەکو قاوەیەک وەکو چای ئەمانە کۆمەڵی ئیشە ئەتوانن بکرێ خەڵک ئەتوانێت من نمونەیەکی بەسیتە هێنمەوە لە مانگێکی
لە ساڵێکە ئاهەنگی نەورۆز بوو هەروکو کارمەندەکان خۆمانتوان بە ئەم ئێوارێ مۆزەخانە بکەین و بزانین چەند کەس لە خۆتانزان شەقامی سالم ئەم هەموو خەڵکە ئەگە بڵێم ژمارەیەکی دەیان هەزار کەس لەو شوێنێ هەر لەو ڕۆژەیە زیاد لە 5,000 کەس لەو دقی هاتو سەردانی مۆزەخانەی کردو یعنی بەقی 1 ساڵ لە 1 ڕۆژە خەڵک هاتو سەردانی مۆزەخانەی کردو ئەیدە باشە کاکە تۆ ئەی بۆ نایت استغلالیەوەکە ئەم هەموو ئەم ئاشکردنەوەی لەوە بێ کە تۆ وەرە دەرگای مۆزەخانەکان لە ڕۆژانی پشووا بکەرەوە کارمەندەکانی کە ئیش ئەکەن لەوێ ئیتر ئایا مکافەیە پاداشتە لەسەر و موچەکەی خۆیەوە یا مەسەن دەوامەکەی وا لێ بکەیت کە دوادەوام بێت کارەبا بەردەوام بێ خەڵکەکە ئەتوانێت بێ سەردان کە ئەمە توانین لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانە ئەوسا باسیەوەکەین بڵین مۆزەخانە کراوە ئێستا منکە لە فەیسبوک و لە پێیجی مۆزەخانە نووسین لە سەعانەوە بۆیەکی پاژنیوە ڕۆ وەڵڵاهی ڕۆژی وا هەیە دوو کەسش سەردانی مۆزەخانە ناکەن ئەو هەموو کارمەندەش لەوێ دانیشتنی زۆربەی دەوامی هەیە لەو کاتانە بێگومان کەس نایە ئێمەش بە هیواین ئەم گفتوگوێمان سوودی هەبوو بێ و ئەوانەشی جۆبیسمان بوون بتوانن زیاتر خزمەتی مۆزەخانەکەی مۆزەخانە بۆ هەمومانە بۆ کەس نییە مێژ بەشێکی لە مێژووی ئێمە لەویایە بۆی کە بتوانین هەم ناوخۆی خۆمان و هەم گەشتیارەکانیشمان ئەوەی کاکاشم ئاماژەی پیا و کارێکی قورس نییە توانی ئاسانکاری بکرێت و ڕێگەی مۆزەخانە هەمیشە کراوە بێ و دەرگای مۆزەخانە کراوە بێ تاوەکو بتوانین زیاتر ئاشنابین سپاس بۆ تۆ کاکاش سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر دەست خۆش بێ